بەڵام بکوژانی شەهید قاسم کە بە هەموو خەڵک پیشاندرا و هەموو خەڵک بینینی کە بەس شێوازێکی دڕندانە 4 کەس پەلاماری پاسەوانێک دەدەن و لە پایتەختی هەرێمی کوردستاندا شەهیدی دەکەن ئاوا لەگەڵ ئەو تەوقیتەی کە سیناریۆیەک بۆ کادیرانی کۆمەڵی ئیسلامی دروست دەکرێت بۆ کۆمەڵی ئیسلامی دروست دەکرێتن بە کوژەکانیش بەرەڵا دەکرێن کە بەڕاستی ئەوە خۆی لە خۆیدا نەمانی مزداقیەتە بەو دەستگایانە نەمانی مزداقیەتە بەو دام و دەستگایانەی کە بە حیزبی کراون و بەڕاستی ئەو سیاستکردنش ڕۆڵی نەماوە و خەڵک وەکو زەمەنی جاران نییە خەڵک ترس و بیم بیگرێت و بچێتەوە ماڵەوە و دەست لە کار بچێشێتەوە نەوەڵا ئەو جۆرە هەڵوێستانە سوورترمان دەکاتن ئەو جۆرە هەڵوێستانە مەبدەئیترمان دەکاتن ئەو جۆرە هەڵوێستانە وامان لێ دەکاتن کە بە قووەت و گڕوتینێکی زیاترەوە بینە مەیدان وامان لێ دەکاتن کە ئێمە ئەو هەڵوێستانە ئیسعدادی بازی گەورەتریشمان هەیە بۆیان بدەین و ئێمە قەناعەتیشمان هەیە و باوەڕیشمان هەیە سیناریۆی گەورەتریش لە ئارادایە بەڵام با ئەوە بزانن ئەو سیناریۆی و دەیان سیناریۆی دیکەش لەوەی گەورەتر و خەتەرتریش دروست بکەن کۆمەڵی ئیسلامی بەقەدەر مویەک لە هەڵوێستەکانی خۆی پاشەکشە ناکاتن و سوور دەبێتن لەسەر ئەو هەڵوێستانەی خۆی و هیواداریشم برادرانی پارتی من ناڵێم دەستگا ئەمنیەکان و ئانوچ کە پارتی دیموکراتی کوردستانە برادرانی پارتی دیموکراتی کوردستان چاو بە سیاسەتی خۆیان دابجێڕنەوە و بەو جۆرە سیاستکردنە هەم لە خۆشیان و هەم لە خەڵکی کوردستانیش و هەم لە هەموو لایەن و سیاسەکانی شتێک دەچێتن چکە بەڕاستی گەر بمانەوێ ئەوەی کە ئێستا کاک مەسعود بانگێشەی بۆ دەکاتن بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی بەو شێوازە دروست ناکرێتن بەو پەرتەوازەیە دروست ناکرێتن بە دروستکردنی سیناریۆ دروست ناکرێتن بۆ لایەنێکی سیاسی